لەگەڵ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی هاوڵاتیانی هەرێمی کوردستان داواکاری ئەویان لە حکوومەتی نوێی عێراق هەیە کاری لە پێشینەی ئەم حکوومەتە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێت بێ کێشە و گرفت و نەبێتە کارت و بابەتێکی سیاسی نێوان هەولێر و بەغدا. داوای حەقی خۆمانەکەین، داواکەین موچە و بوجە و پارەی پێشمەرگە بنێرێ، منتیقەی نیزاعەکان چارەسەر بکە. ئەوەیە جینای ئێمە هیچمان لەوانە ناوێ، هەرەمانەیە خزمەتێکی کوردستان بکەن، نێڵن ئەو وەزعە وای لێبێ کە خەڵکێک بەوە ڕازی بێمەعاشێکی کەمی بنێ، هەرەوەیە داواکاریەکەمە. هەولێر و بەغدا تا ئێستا نەگەشتونەتە هیچ ڕێککەوتنێک سەبارەت بە ناردنی موچەی فەرمانبەران و مەلەفی نەوتی هەرێمی کوردستان. ئەمەش نیگەرانی لای بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دروست کردووە. داوا دەکەم موچەی فەرمانبەران بنێردرێ کە زۆر دەمێکە موچەی فەرمانبەران چاوەڕێنە و دواکەوتووە، ئەوەش لەبەر ڕێک نەکەوتنی پەرلەمانی عێراقا. داوا دەکەم کە بە زووترین کات مافەڕەواکانی کورد بگەیەندرێتە هەرێم. هاوڵاتیان بەگشتی و فەرمانبەران بە تایبەتی داوای ئەوە لە حکوومەتی عێراقی دەکەن کە شایستێدارەکانی هەرێمی کوردستان وەک خۆی بنێرێتن و بە تایبەتیش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمانە نەبنە قوربانی کێشە و گرفتەکان و هەروەها ململانەی سیاسی. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.